تا ئێستا بە تەمەنترین کەس تەمەنی چەند بۆ کە تەرمەکەی و گواست بێتەوە؟ بەڵێ لە ساڵی ڕابردوو تقریبەن مانگی 11 بوو بەڕێزێک بوو لە یەکێک لە گەڕەکان لە شاری سلێمانی تەمەنی 125 ساڵ بوو. 125 ساڵ؟ بەڵێ ماشەڵڵا. هەنی ساڵی 1910 1910. بەڵێ. کەس و کارەکەی بۆی خەمبار بوون؟ وەڵایی خێزانەکەی زۆر بۆی خەمبار بوو. خێزانەکەی؟ بەڵێ تا ئێستا لە ژیانە وەک من ئاگادار بووم. ئەمە گەورەترین بۆ کە تا ئێستا لەم ساڵی 2025. ئەی بۆ پێشتر بەڵێ پێشتر نەبوو. نەبووە. بە تەمەنترین کەس کە گواستمێتەوە نێ. بچووکترین کەسیش تقریبی مناڵێک بوو 7 ساڵ بوو. 7 ساڵ. بەڵێ. دوورترین شوێن کە تەرمە بۆ گواست بێتەوە شۆ بووە؟ هەتاکو ئەو لە هەولێری ڕۆژتوونە. ئەو لای هەولێر؟ بەڵێ لێرەشەوە ئەو مەرجەکان هەمی جەنازەم لێ ناوەتەوە بە ناو شاری سلێمانی.